لێرەی بەهێزی کۆمەڵەی دووەمی خونی نایبی کوردستان پێشمەرگەی هەولێری پێشەنگ بووە میوانی زاخۆی دووەمی کۆمەڵەکە لەسەر یاریگای دەلال. لانیوە یەکەم ئاستی هەردوویانە لێکۆ نزیک بوو، هێرشیان ئاڵوگۆڕ دەکرد، فەرهەنگ بە لێدانێک خەریک بوو ئەنجامەکە بگۆڕێت، بەڵام تۆپ بە نزیک ستونەوە چوە دەرەوە. زاخۆش خەریک بوو لە ڕێگەی ئەم هێرشەوە با گۆڵ یەکەم بگات، بەڵام سەرکەوتوو نەبوون. لانیوەی دووەم بێدەنجی باڵی بەسەر یاریگادا کێشا بوو، لە خولەکی 69 لا لێدانێکی گۆشەوە شڤان جەمیل بە سەر گۆڵ یەکەمی بۆ زاخۆ تۆمار کرد. لە خولەکی 78 لە هێرشێکی هەڵگەڕاوە حەمید حاجی بە خێراییەکەی گەیشتە گۆڵی پێشمەرگە و تۆپەکەی بۆ هاوڕێکانی نارد، بەڵام شێرزاد محەممەد پێی کۆنتترۆل نەکرا و ئاراستەی گۆڵی خۆیانی کرد و بووە گۆڵی دووەمی زاخۆ. یاریەکە بەم ئەنجامە درێژەی کێشا و زاخۆ بە 2 گۆڵی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کرد. راستي سوباسيا ياري كان خدكم افريكاشيان يعني مهمه كجلك بزحمت بقلب بيشمرجا وكيل بيجن مصدر الدوري كردستاني او كان صالح دوري بري فريق ما افريكا استك باش قدم كر الحمد لله يعني باوريا كباوري بفريق هاتا كرني فريق ما استك باش ونتيجتك باش وواجبات تمجي مع فريق بيشمرجا تقريبا حمق قاندبين وهروصاجي سوباسيا ياري كانت خدكم وكيل بيجن هارت ليج بو بيشمرجا چونکە مەزمعەکە مەزمعی بقوتە بە دۆڕانێک مرکز دوو مرکز لە دەستدەی لە عینی کاتژە بە برنەوە مرکز دوو مرکز بەدەستدەینەوە بەس وەکو سلوبی تەکتیکیمان من 100% لە یارزانەکان ڕازی بووم چونکە نەمانویستە زاخۆ فرسە دروست بکات لە بەشی ناوە کە ناوەڕاست هەتا حەدەکی زۆر تێدا سەرکەوتوو بن پێش زاخۆ گۆڵ تۆمار کە دەبا ئێمە گۆڵمان تۆمار کردبا چونکە خۆ دەزان شۆتی دووەم بە تایبەتر لە سەرەتا شۆت دووەم كنترول زیاتر لە دەستمان بوو حتا حەدێکی مقنع وەزعی بابرێن برنەوە لە دەست خۆمان بوو نەک لە دەست زاخۆ بەڵام خۆزانانی تۆپی پێدەوی تەعامل لەگەر هەموو پارچەکان کە بکەیت لە پارچەی ئاخیری لە سوورسی دیفاعیمان لە 1-2 غەڵەت یان بابرێن لە 1-2 هەفووە زاخۆ توانیان گۆڵ تۆمار بکەن. بەم ئەنجامە هەردوویانەی زاخۆ و پێشمەرگەی هەولێر بوونە خاوەنی 16 خاڵ، بەڵام زاخۆ پێشەنجی کۆمەڵەکەی وەرگرت و پێشمەرگەی هەولێریش چووە خانەی دووەم. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام زاخۆ.